گرانی نرخی بنزین و کەمی ڕێژەکەی وای لە شۆفێرانی تاکسی و پاس لە شاری دهۆک کردووە بۆ کڕینی بنزین بە نرخێکی هەرزانتر ڕوو لە بنزینخانەی ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان بکەن. ئێرەش قەزای شێخانە کە ژمارەیەک شۆفێر لە دهۆکەوە هاتوون بنزینی هەرزان بکڕن. چونکی پانزین الفيري مناسبة اگر هاتو ام پانزین الجهادی بکنه بصراحة الاشتراكات معك وقلتي نائني تدري وحقي جبر هندي ام مجبورين يعني وكو شوفير تاكسي ونخاص ما كوستري چونکی سيارتوان بيدفي اكو قلتي پانزينه شو لايك روزانه جبر ويش هندي اكو قلتي امتين سردانا فيريتيان پانزين الفيري. حکومەتی عێراق هەر لیترێک بنزین بە 420 دینار بۆ بنزینخانە حکومیەکان و بە 450 دینار بۆ وێزگەکان دابین دەکات، بەڵام بۆ هەرێمی کوردستان هەر لیترێک بنزین بە 690 دینار دابین دەکات و بڕەکەشی کەمە. بنزین لێرە 450 دەفمە منتەقەمە 690 و 750 دي فوزعين كا 450 طبعا با فقيرة قصة فيرات كاتن. قەزای شێخان لە چوارچێوەی ناوچە جێناکۆکەکاندایە لەبەر ئەوەی بنزینی بە هەرزانتر بەراورد بە پارێزگاکانی هەرێمی کوردستان بۆ دێت. شۆفێرانی دهۆک هەرسەرەی دوور و درێژ دەگرن بۆ دەستکەوتنی بنزین. شۆفێرێکیش داوا لە حکومەت دەکات نرخی بنزین کەم بکاتەوە. خدا قال زرار المعبو عم 2 ساعات خو محتل كانتين كابينا سر 2 ساعات ونيفو وها روجينينا يعني ندبو 2 بونزي خونوي بو سيو هاد نقاط بيتا قال سرو وجا عم تخوش حكماتت كان بو بهتا خوره و افسرانا مني سەرۆکی لیژنەی وزە و کانزاکانیش لە ئەنجومەنی پارێزگای دهۆک هۆکارەکانی بەرزبوونەوەی نرخی بنزین ئاشکرا دەکات و هۆکارەکەی بۆ قۆرەخکاری دەگەڕێنێتەوە. ازما پانزینه طبعا آن بنشین کیمیا پانزینه امشن بجن طایبت اف وقتی هم بنشین کیمیا پانزینه مقصد دامه پی اف پانزینا کو پالپشتی بود اتکرن دعم بود اتکرن اگر دوا کردی پانزین زحفه بس یا گرانه گرانیا پانزینش چه بتن گرانیا پانزینش چند اگر اکتین اگر ای که طبعا اویا سعر طبعا بهای پترول جهانی بلند بی اویا کارت کرنه های دو اویا کو خالا دوی اویا نوع قرخکاری کات بازار سوتمانی الهرم کردستان ده چند کمپانی دست نشان کرینه بازار هرم کردستان یه سوتمانی قرخکاری ئەو بنزینەی بۆ دهۆک دابین دەکرێت تەنها 120 پێداویستەکانی شارەکە پڕ دەکاتەوە چونکە بەپێی ئامارێک 200,000 ئۆتۆمبیل لە دهۆک هەیە. ئەو سەقامگیریە سیاسی الهرم کردستان هەیە طبعا الناوەڕاستە عێراقی نەبی خەلک هەمی چاوەڕێ بی و خەلکی عێراقی قەستامە خەلکی پارێزگای دی قەستە هەرێما کوردستانی بکەت و مفاژێ وەربگرێت بەس مخابنی و ئەڤروکە يعني الجلوي كافلو ويران كاري او استقرار العراقي سر هندي خلكي ما قصدوا باريزغات كت مخابني وطبعا اما اركي حكومه هرم كردستان لازم يعني شارعك بو في خلكي بنتن بزيترين وقت چەند مانجێکە نرخی بنزین لە هەرێمی کوردستان زیادی کردووە ئەوەش نیگەرانی لای شۆفێران و هاوڵاتیان دروست کردووە و هیچ ئاماژەیەکیش بۆ دابەزینی نرخەکەی نییە.